لە سلێمانی کێشەیەک نییە بە ناوی کێشەی غاز، بەڵام لە بەنزینخانەکان قەیران دروست کراوە. جۆرە نەخۆشیێکی درێژخایەن دەرزیەکەی دەست ناکەوێت و نەخۆشانیش بەهۆی گرانی نرخەکەی ناتوانن بیکڕن. سڵاوتان لێبێت. وەزعی غاز لە پارێزگای سلێمانی باشە، کەچی لە بەنزینخانەکان سەرێکی دوور و درێژ ئەبەسرێ و هەندێک کەس لە خۆیانەوە ئەزمە دروستەکەن. هەروەک جاران ئەمڕۆژ سەیارەکانی دابەشکردنی غاز بە شمشاڵ و مۆسیقاکانیان کوچە و کۆڕانەکانی سلەیمانیان ئاوادان کردەوە. عومەر عەبدوڵڵا سەرۆکی لیژنەی غاز لە قایمقامیەتی ناوەندی سلێمانی بە 1964 وت کۆگا و مەخزنەکانمان پڕن، هیچ کێشەیەکمان نییە، بەڵام ناچاریان کردین دیسان بە فۆرمی خۆراک غاز دابەش بکەینەوە. بەو شێوەیە کەس زوڵمی لێ ناکرێ و هاوڵاتیانیش لە کاتی خۆیدا غازی خۆیان وەرەگرن. هەموو سەیارەکان ڕقم تەلەفۆنی کاک عومەریان پێوێ، هەر هاوڵاتیەک گلەی و سکاڵای هەبێ ئەتوانێت ڕاستە و خۆ قسەی لەگەڵ بکات. نەخۆشانی هیمۆفیلیاکە نەخۆشیی درێژخایە لە دەرزیان لێبڕاوە لە تاوان ئەمڕۆ دەستی دایک و باوشیان گرت و چوونە بەردەم نەخۆشخانەی هیوا دەنجیان هەڵبڕی. دایکی یەشێک لە نەخۆشەکان بە دڵێکی پڕەوە قسەی بۆ مایکی 1964 کردووە، وەڵێت کچەکەم دەبێ هەفتەی 2 بۆ 3 دەرزی لێ بدرێ، بەڵام جاری وا هەیە بە 2 ساڵیش نییە لی بدەین. ئەوان گلەی لە کارمەند و پزیشکانی نەخۆشخانەی هیوا ناکەن و دەڵێن کەسی وا دڵسۆز و میهرەبان هەر نەبووە و نییە، حکومت دەبێ هاوکاریان بکات و دەرزیەکان دابین بکات. بە قسەی زانیار عادل سەرۆکی کۆمەڵەی هیمۆفیلیا لە سلێمانی، هەر دەرزیەک بە 400-500 دۆلارە و لە دەرمانخانەکانیش بە ئاسانی دەست ناکەوێ. لە شارباژێر خێزانێک بە دانوولە کوڵاندن بژێوی ژیانیان دابین ئەکەن، لەو ڕێوە هەم کەسابەتەکەن هەمیش کللتوری باو و باپیرانیان زیندوو کردوتەوە. کاڵێ سەعید و خالید ڕسوول ژن و مێردێکی دەسڕەنجین و لە گوندی قەشلاغدا ئەنیشن. بەم دانوولە کوڵاندنە قسەیان بۆ 1964 کردووە و ئەڵێن ئیشەکە زۆر زەحمەت نییە و ئەو کارەش لە باب و باپیرانمانەوە بۆمان ماوەتەوە چێژیشی لێ ئەبینین. جگە لە دانوولە ساواریش دروست ئەکەن. ڕۆژانی پێنجشەمە هۆینی کە خەڵک بۆ گەشت و سەیران ئەسنا ناو سروشتە جوانەکەی شارباژێر، بازاڕی کاڵێخان و کاخالیدیش گەرم ئەبێت، چونکە بە خۆیان ئەڵێن ئیشەکەیان بێغەل و غەشە و کەس نەبووە تا ئێستا لەیان ناڕازی بێت. ژینگە دۆستێک بووە فریادڕسی بەسکە ژیشکێکی وردیلە و نازدار و بە سروشتی کوردستانیشی شاد کردەوە. حەکیم عەبدوڕەحمان دانیشتووی قەزای تەقتەقە و ڤیدیۆی ساتی ڕزگارکردنی ژیشکەکەی بۆ 1964 ناردووە. ئەو دەڵێت تۆڕێکی ڕاوەماسی لە ناو کۆمەڵێک دڕکدا بوو و ئەو داماوە پێوە بوو تێی ئاڵا بوو کە بینیم بە گیانەڵا بوو، واتە لە سەرە مەرگ بوو. بۆیە خێرا فریای کەوتم، ئاوم پێدا و گەڕاندمەوە ناو ژینگەکەی خۆی. وەک لە ڤیدیۆکەدا دیارە گەرمایە و چلەی هاوین و تێنوێتی بڕستیان لە بەسکە ژیشکەکە بڕیوە، دەمی بەو ئاوە ناوە تا تێر ئاو نەخواتەوە ئەوێ بەجێ ناهێڵێ. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.